پرسیارەکەتان گرنگی یەکگرتنی 5 حیزبی ڕۆژهەڵاتی لەم کاتە هەستیارەدا دەبێ، بەڵام بە تایبەتی لە کاتی هێرش و فشارە بەردەوامەکان لەسەر کوردستان و حیزبە ڕۆژهەڵاتیەکان دەبێ بڵم کە لەم قۆناغە هەستیارەدا یەکگرتن تەنها بژاردەیەک نییە، پێویستێکی نەتەوەیشە لە ڕاستیە. بینیمان کە لە کاتی هێرشەکان بۆ سەر ڕۆژاوای کوردستان و هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر خوارووی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانە، هەموو کوردستانیان لە هەموو لە هەر چوار پارچەی کوردستان و لە سەراسەری دنیا یەکیان گرچە یەک دڵ و هاوپەیوەندیەکی دروست کرد. بۆیە کوردستان هەمیشە بەهایەکی زۆری چ لە ڕابردووە و لە ئێستایشا بۆ ئازادی داوە. ئازادی هەمیشە خەونی نەوەکانی ڕابردوو ئێستایشمانە. لە ڕۆژهەڵاتی کوردستانە خەبات تەنها بابەتێکی سیاسی نییە لە ڕاستیدا. بۆ کورد خەباتکردن واتە کەرامەت، واتە مافی سەربەرزانە ژیان. یەک ڕێزی هەمیشە وای کردووە کە دوژمن پاشەکشەی پێ بکرێت. یەک ڕێزی ئەم حیزبانە بە تایبەتی لەم قۆناغی ئێستادا و لەم هەلومەرجەدا دەتوانێت پەیامی زۆر گرنگی پێبێت لە خەڵکەوە گەڕاوەتەوە بۆ حیزبە سیاسیەکان. لە ئاسی نێوخۆیی و نێودەوڵەتیشدا پشگیریەکی زۆری دروست کردووە. بینیمان پاژەوەی کە حیزبانە ڕێکەوتن چ دڵخۆشیەکی لە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی تر لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست کرد. لە شۆڕشی ژینادا لە ڕۆژهەڵاتی کوردستان کە وەک کانگای سەرەکی شۆڕشەکە بوو، دروشمی مەرگ بۆ خامنەی بەرزکرایەوە. خامنەی یەکە 47 ساڵە بەخۆی و دەسەڵاتەکەیەوە دەسەڵاتێکی تۆتالیتر تا سەر ئێسک دژ بە کورد دەستیان بەسەر ماڵ و حاڵ و ژیانی خەڵک لە ئێران و لە کوردستانە بە تایبەتی گرتووە. مەرگیان بۆ خامنەی نارد، وتیان کوردستان گۆڕستانی فاشیستان. ئەم وشەیە لە ڕاستیە لە ژێر دەسەڵاتی حکوومەتێکی داگیرکەرە، ئەویش وەکو حکوومەتی کۆماری ئیسلامی ئاسان نییە، بەدەم خۆشە ئەو وشەیە کە باسەکرێت. بۆیە دروشمی ژنجیان ئازادی کە سەرچاوەکەی هەر کوردستان بوو لە کوردستان و لەسەر گۆڕستانی ئایچی کە کاتێک ژینای کچە کوردی شاری سەقزی بەناهەق بەناڕەوە شەهید کاتی ناشتنی بوو ئەم دروشمانە بەرزکرایەوە. بۆیە هەرم دروشمانە لەرزەی خستە سەر جەستەی حاکمیەت و دەسەڵات لە کۆماری ئیسلامیدا بۆ بە دروشمێکی سەرتاسەری لە تەواوی کوردستان ئێرانیشی گرتەوە و بەڵکو مەرزەکان و سنوورەکانیشی تێپەڕان لە تەواوی دنیا ئەم دروشمیان ئەوتەوە. کبی مەلی فریهێت، چوزانمزان زندگی ئازادی، ژنجیان ئازادی، بە هەموو زمانەکان وەرگێڕدایە بۆ سەر زمانی خۆیان و لەچکەکانی خۆیان لەسەر گۆڕستانی ئایچی لە گۆڕستانی ئایچی بە دژ بە حکوومەتی کۆماری ئیسلامی فڕێدا. بۆیە ژنان بوون بە ئەهرم و هۆی سەرەکی گۆڕان، داینەمۆی ئەو شۆڕشە بوون. عەلی خامنەیی کە ئێستا بەخۆشیەوە بۆ ئێمەی ڕۆژهەڵاتی زۆر خۆشە و خەبەرە کە بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی هەمیشە یەکێک لە سەرەکی ترین داڕێژەرانی سیاسەتی سەرکوتی خەڵکی کوردستان بووە، وەکو بەرپرسێکی ئەمنیەتیش لە کوردستانە. لە ڕاستیە لە کوردستانیان وەکو پرسێکی ئەمنیەتی لە کوردستانیان ئەڕوانی، هەمیشە کوردیان بە کۆسپی سەرڕێگەی خۆیان نەزانی. بۆیە ئەگەر لە شوێنێکیشدا خامنەی لە کۆڕێ کۆبوونەوەیەکە ویستوێتی ستایشی کورد بکە، بێگومان لە پێناو خزمەتی ئەو کەسە بووە کە بە فەرهەنگ و کللتوری فارس خزمەتی کردووە، دەنا ئەوە نەبووە لە خۆشەویستی کووردا بوو بێت. کەی خامنەی نەک هەر دژ بە کورد لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بووە، بەڵکو لە دەرەوەی سنوورەکانی کوردستان و ئێرانیش دژمنی ڕق ئەستوری کورد بوو. لە بیرمان نەچێت دژایەتیەک یەکجار زۆر حکوومەتی هەرێمی کوردستانیان کردووە لە باشوور. هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستانیان بە غۆدەیەکی سەرەتانی بە لوویەک ناوبردووە کە دەبێت لەبین بردرێ. بە 1001 پیلان هەوڵیان داوە کە ئەم دەستکەوتانە گەلی کورد لە باشووری کوردستان بە هەموو کەم و کۆڕیەکانەوە کە هەیەتی
ئەوان هەرویستیانە لە ناوی بن بە پیلانی ڕەنگا و ڕەنگ و جۆرا و جۆر هات تایبەتی دژ بە ژنانیش بوون. بۆیە کورد لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا خەبات و تێکۆشانی تەنیا وتم بابەتێکی سیاسی نییە بۆ کەرامەت و مافی سەربەرزانە ژیان هەوڵیان داوە. ئێستا ڕۆڵی ژنان چییە؟ ژنان هەموو کات لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران پێشەنگ بوون لە خەبات، چونکە خۆمان نەزانین ژنی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان باس دەکەم چون ئێستا باسە سەرەکیەکەمان سەبارەت بە کوردستانە، لەگەڵەوەی کە ژن هەوڵەدا بۆ خەباتی خۆی، خەباتی چینایەتی و ڕێگەزایەتی خۆی هەمیشەش خەباتە نەتەوایەتەکەی لە پێش هەموو شتێداناوە، چونکە ژنی کورد دوو جارە چەوسێتەوە. ئەگەر ژن لە ئێران جارێک لەبەر ژنبوونی ئەچەوسێتەوە و مافی ئازادیەکانی لێ زەوت کراوە، ژنی کورد دوو قات چەوسێنراوەتەوە، یەک لەبەرەوەی کە کووردە، دووش لەبەرەوەی کە ژنی کووردە. بۆیە من پێم وایە تا ئێمە خەباتە نەتەوایەتەکەمان دەستەبەر نەکەین ناگەین بە خەباتە ڕێگەزی و یەکسانیەکانی خۆمان. دەبێت چی بکەن؟ ژنان دەتوانن ڕۆڵێکی گەورە بگێڕن لە ئێستا کە کۆمەڵگای کوردستان بەرەو قۆناغێکی نوێ دیکە لە خەبات هەنگاو هەڵدەگرێت. دەتوانین بەکاری هاوباش بە بەرپرسیارەتی وەرگرتن دژ بە تونند و تیژەکان بوەستینەوە. بۆیە من پێم وایە دیسان تاکید لەسەرەوە کەمەوە ژنی کورد چاوکراوەیە تاکی کورد دەبێ زۆر زۆر وشیار بێ بە تایبەتی لەم قۆناغی گوزەرە، چونکە ئێمە تەجروبەی لە ئێرانە تەجروبەی دموکراسیمان نەکردووە. لە دەورانی ڕەزاشای پەهلەویە کورد هەمیشە خواستەکانی سەرکوت کراوە. سەرکۆماری کوردستان پیاوێکی بلیمەتی تێگەیشت و خوێندەوار و نەتەوەی وەک قازی محەممەد لە دەورانی ڕەزاشا باوکی ئەم ڕەزاشایە کە ئێستا داوای ئەوە کابێتەوە سەر حکم لە دەست بەدەستی ئەوان تیرۆرکراو لە سێدارەدرا. بۆیە ئێمە لەوێش کورد هەر چەوساوەتەوە، خواستەنەتەوەیەکانمان سەرکوت کراوە لە دەورانی کۆماری ئیسلامیشە هەر وەک ڕابردوو خواستەکانمان پێشێل کراوە. بۆیە